گوندێک وزەی خۆر دەکاتە کارەبا. ئێستا بەرهەمەکەی کارەبای هەموو گوندەکە دابین دەکات. ئێرە هەزارمێردە. کاتێک لە سەربانی ماڵەکان دەڕوانیت لە هەرێکێکیان یەک یان دوو پەناڵ جێگیر کراوە تا لە ڕێگەی وزەی خۆرەوە کارەبا بۆ ماڵەکان بەرهەم بهێنن. ئەوان دەڵێن لەلایەک پێداویستیەکانیان بۆ کارەبا پڕ کردوتەوە، لەلایەکی تر ژینگەی گوندەکەیان لە پاژماوەی مۆلیدا پاراستووە. ئێمە تقریبا 26 ماڵین، تقریبا 19 ماڵێکمان دامان ناوە، تقریبا 23 ماڵە ما بڵێن داینن، سێ چوارێکات ماوە داینن، ئەویش بڵین ڕایکەشاوە لە ماڵەکانی ترێوانێ بۆ خۆیان. بەرەمهێنانی کارەبا لە ڕێگەی وزەی خۆرەوە بە ڕێگەیەکی نوێی بەرەمهێنان و ژینگە پارێزی دادەنرێت و لایەنی جێبەجێکاریش دەڵێن تێچووەکەی لە کارەبایی نیشتیمانی کەمترە. ئەم پرۆژەی تاقەشەمسی بۆ کوردستان زۆر گونجاوە، لەبەرەوەی ئێمە خۆرێکی زۆرمان هەیە لە بەیانیەوە تا ئێوارە ینی خۆر زۆرە، جە لە کاتی خۆریشا تۆ پێویستی بە کارەبا هەیە، لەبەرەوەی گەرمایە ینی بەیەکەوە گونجاون، تۆ پێویستی لەو کاتەیە کە زۆر گەرمە تۆ کارەباکەوش زۆر بەرهەمهێنێ، کەواتە باشترە کە تۆ تاقەشەمسی وێ لە مۆلیدە. هەرچەندە دانیار یەکەم دانیشتووی گوندی هەزارمێردە کە سیستمەکەی بردۆتە گوندەکە، بەڵام دواتر هاوگوندەکانیشی بە شێوەی دانیار بوونەتە بەکارهێنەری کارەبا بە وزەی خۆر. بیرۆکەمان بۆ هاو چوون بەگەزار پاتریم کڕی لەگەڵ ڤێدرا دامنا ئەوەی تاقەشەمسەکەم نەبوو، زۆرە گەڕام ئەم سەر ئۆسەرمە کرد، هەوڵم بۆیە هەبووتە گران بوو، زۆر مەسەڵی زیاتری تێش وەک لەمە ئەم کاگردێکە بۆی داناین. حاڵ لەگە کاگردیا قسەم لەگەڵا کرد و هات بۆی داناین و ئەتر دامنا و خەڵکیش بە ئیسفادەم لێ کردووە، ئەتر خزم و کەس و کاری بە دوای منە دایانە. ترەش بوو مۆلیدەی هەبوو، مۆلیدەش ناخۆشە، دەنگی لەولاوە بۆستەیە، دوو کەڵی لەولاوە بۆستەیە، مەسوفادی ڕۆژانەی زۆر ناخۆش بوو. جایەکی وەک منی خۆم دەواممە بوو، خەفەریاتمە بوو، لە ماڵەوە نێ بووم، ماڵ ناتوانە سەعایەکی شەو دوی شەو بچێ مۆلی داڵکا و گازی تێکا و هەندری لێوە ناخۆشە، ناڕەحەتە. گوندی هەزارمێرد دەکەوێتە باشووری شاری سلێمانی، 13 کیلۆمەتر لە ناوەندی شارەوە دوورە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.